بە شانازیەوەش ئێمە وەکو یەک دەست توانیمان بە کارمەند و بە پزیشک زۆر بە جوانی ئەم بینە هەرچەندە هەموو خەڵک لە ناو ماڵ و منداڵی خۆی بوو لەم زروفە سەختە لەم بارە سەختە کە وڵات پێدا تێدەپەڕی بەڵام ئێمە شانازی بە پزیشک و کارمەند و ستافی خۆمان دەکەین کە توانیان لەم ماوەیە خۆراگر بن هەرچەندە فشارێکی زۆری دەرونیشیان لەسەر هەبوو لەبەر ئەو ڤایرۆسە بەڵام توانیان الحەمدلله خۆیان ڕاگرن و ئامارەکی زۆر باشتان بدەمێت کە لە 11 سێوە تاکو 11 چارەوە کە دەکاتە نزیکەی یەک مانگ ئێمە نزیکەی 1750 سەردانی نەخۆشخانەمان هەبووە کە هاوڵاتی ئافرەتی بە دووجیان و ئافرەت سەردانی خەستەخانەیان کردووە هەروەها نزیکەی تقریبا 1140 منداڵبوونی سروشتیمان هەبووە لەگەڵ 7250 پشکنینی سۆنەرمان ئەنجام داوە هەرچەندە خەڵکەکی زۆر کە گلەیی دەکا و کە دەڵێتن خزمەتگوزاریەکان زۆر بە سستیە بەڵام ئێمەش دەمانەوێت لۆ هاوڵاتیان ڕوون بکەینەوە کە ئەم فترەیە کە کلینیکەکان و سنتەرە تایبەتەکانیش نەبووە کە کلینیکی پزیشکان نەبووە کە زۆربەی دەوروبەری خەستەخانەکانی دەوروبەر زۆر ئیحالات و نەخۆشیان لۆ ئێمە ناردووە ئەمە فشارەکی سێقات و چارقاتی هاوێشتیتە سەر خەستەخانەی خۆمان